دوای 11 ساڵ لەکردنەوەی هۆم ئیستانبول بەردەوامین لە خزمەتکردنی کڕیارەکانمان لە شارەکانی هەولێر و سلێمانی. یەکێک لە گەورەترین لقەکانی هۆم ئیستانبول لە پایتەختی هەرێمی کوردستانە لە شاری هەولێر لە فامیلی مۆڵ لەسەر ڕووبەری 7500 متر زیاتر لە 30,000 بابەتی جۆراوجۆر بە کوالەتی بەرز و دیزانی سەرنجڕاکێش نمایش کراوە بۆ کڕیارەکانمان. لقی دووەممان لە شاری سلێمانی لە ماژدی مۆڵ لەسەر ڕووبەری 4700 متر بە زیاتر لە 21,000 بابەتی جۆراوجۆر خزمەت بە کڕیارەکانمان دەکەین. لە قیسەیەمی هۆم ئیستانبول لە عنکاوە مۆڵ لە شاری هەولێر لەسەر ڕووبەری 1100 متر بە 7000 بابەتی جۆراوجۆر خزمەت بە کڕیارەکانمان دەکەین. هۆم ئیستانبول لە کۆگایەکی گەورە بە ڕووبەری 10,000 متر پارێزگاری لە 100,000 بابەت دەکات. ئێمە لێرەین بۆ ئەوەی باشترینەکانتان پێشکەش بکەین.